ڕێز و سڵاوەوە بینەرانەوە گوێگرانی خۆشەویست هاتمە تۆلاتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی مڕۆی ڕۆژی دووشەممە. سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. بەردەوامی ناڕزایەتیەکانی خەڵکی ئێران دژ بە ڕژێمی کۆماری ئیسلامی. هێرشی شەوانەی هێزە سەرکوتگەریەکانی ڕژێم بۆ سەر نەخۆشخانەی خومینی شاری ئیلام. بەردەوامی ناڕزایەتی خوێندکاران و دەست بە سەرکرانی کۆمەڵێک لە هاوڵاتیان. کۆبوونەوەی کرێکارانی شیرکەتی نەوتی فەلات قاڕەی سیری و لاوان و ئاگوشاری ناوەندە ئەمنیەکان بۆ سەر بنەماڵە دادخوازەکان. بەردەوامی ناڕزایەتیەکانی خەڵکی ئێران دژ بە ڕژێمی کۆماری ئیسلامی. ڕۆژی ڕابردوو ناڕزایەتیەکانی خەڵک دژ بە ڕژێمی کۆماری ئیسلامی لە نۆیەمین ڕۆژدا بەردەوامە و ناڕەزیان خوازیاری هەڵوەشانەوەی حکوومەتی جەنایەتکاری کۆماری ئیسلامین. بە پێی ئەو وێرانی کە بەدەستمان گەیشتون، خەڵکی ناڕازی لە 78 شار لە 26 پارێزگا دژ بە ڕژێمی جەنایەتکار و گەندەڵی کۆماری ئیسلامی ڕژاونەتە سەر شەقامەکان و خوازیاری سزادانی تاوانبارانی دژ بە خەڵک بوون. بە پێی دوایین راپۆرتەکان لە خۆپیشاندانەکاندا لانی کەم 19 هاوڵاتی کە ناسناویان بەدەستمان گەیشتون بە تەقی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژێم گیانیان بەخت کردووە و بە دەیان کەسی دیکەش بریندار بوون کە دۆخی تەندروستی کۆمەڵێکیان لە خراپیدایە. هەروەها بە وتەی سەرچاوەگادارەکان 980 هاوڵاتی لە ئێران دەست بەسەرکراون و ڕۆژانەش ژمارەی دەست بەسەرکراوانی ئەم ئێعترازیاتانە زۆرتر دەبێتەوە. هێرشی شەوانەی هێزە سەرکوتگەریەکانی ڕژێم بۆ سەر نەخۆشخانەکانی خومینی شاری ئیلام. شەوی ڕابردوو هێزە سەرکوتگەریەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە مەبەستی دەست بە سەرداگرتنی بریندارەکانی خۆپیشاندانەکانی خەڵک دژ بە ڕژێمی کۆماری ئیسلامی دیسان هێرشیان کردوێتەوە سەر نەخۆشخانەی خومینی لە شاری ئیلام. بە پێی ئەو وێرانش کە بەدەستمان گەیشتون، پاش هێرشی هێزەکانی ڕژێم بۆ سەر ئەو نەخۆشخانەیە، خەڵکی ناڕازی لە ئەو شارە بە مەبەستی پشتیوانی لە بریندارەکانی خۆپیشاندانەکان بەرەو ئەو نەخۆشخانەیە چوون و ڕێگریان لە دەست بە سەرکردنی برینداران کرد. شایانی باسە هێزەکانی ڕژێم کاتی چوونیان بۆ چەند بەشێکی ئەو نەخۆشخانەیە بە بێ بایەخدان بە دۆخی خراپی تەندروستی بریندارەکان بە تونند و تیژێکی زۆرە و لەگەڵیان هەڵس و کەوتیان کردووە، بەڵام بەهۆی خۆڕاگری خەڵکی ئەو شارە لە دەست بە سەرکردنی هاوڵاتیەکان سەرکەوتوو نەبوو. ترسی ڕژیم لە ڕاپەڕینی بازاڕیانی تاران و پچڕانی ئینتەرنێتی چەندین ناوچە. بە پێی راپۆرتەکان ڕژێمی کۆماری ئیسلامی لە ترسی ڕاپەڕینی گشتی بازاڕیان لە شاری تاران دەستڕاگەیشتنی هەوڵاتیانی چەندین ناوچەی شاری تارانی بە ئینتەرنێت سنووردار کردوێتەوە. بە پێی دوایین هەواڵەکان ئینتەرنێتی بازاڕی گەورەی شاری تاران و چەندین ناوچەی دیکەی و شارە بە تەواوی لەلایەن ڕژیمەوە داخراوە و تاوەکو لە ئەگەری ڕاپەڕینی گشتی بازاڕیان لە شاری تاران لە بێدەنگێکی تەواودا نەڕزایەتیەکان سەرکوت بکات. شایانی باسە لە ڕۆژانی ڕابردوودا لە زۆربەی شارەکانی پارێزگای ئیلام و کۆمەڵێک لە شارەکانی پارێزگای کرماشان و لورسان کۆماری ستەمکاری ئیسلامی بە مەبەستی ڕاگررتنی دەنگی ناڕزایەتیەکان بە تەواوی دەستڕاگەیشتنی خەڵکی بە تۆڕە کۆمەڵایەتیەکانی سنووردار کردبووەوە و هەوڵی ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی هەوڵی جنایەتەکانی ئەدا. بەردەوامی ناڕزایەتی خوێندکاران و دەست بە سەرکرانی کۆمەڵێک لە هاوڵاتیان. ڕۆژی ڕابردوو لە بەردەوامی ڕەوتی ناڕزایەتیەکانی خەڵکی ئێران خوێندکارانی چەندین زانکۆ ئێران بە مەبەستی پشتیوانی لە ناڕازیان کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان خوێندکارانی ناڕازی دژ بە سیاسەتە هەڵەکان و بنەمەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە زانکۆی تاران، عیلم و سەنعەتی ئیسفەهان، بیرجان، عەلامە و چەندین زانکۆی دیکەش بە مەبەستی پشتیوانی لە خۆپیشاندانەکانی خەڵک کۆبوونەتەوە و جاختیان لەسەرەوە کردوێتەوە تا کاتی بەردەوامی سەرکوتی خەڵکی ناڕازی و هەڵوەشانەوەی کۆماری ئیسلامی بەردەوامە بن لە ناڕزایەتی و کۆبوونەوەکانیان. کۆبوونەوەی کرێکارانی شیرکەتی نەوتی فەلات قاڕەی سیری و لاوان. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکارانی شیرکەتی نەوتی فەلات قاڕەی شاغڵ لە ناو عەمەلیاتەکانی سیری و لاوان دژ بە بایەخنەدانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە ژیان و مەعیشەتیان کۆبوونەوە. بەشداربوونی کۆبوونەوە کە بە وتنەوەی دروشم دژ بە ڕژێمی کۆماری ئیسلامی و پشتیوانی لە ناڕزایەتیەکانی خەڵک لە ئێران خوازیاری بەرزکردنەوەی ئاسیاق دەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئیمەنی شوێنی کار، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان بۆ سەر ناڕازیان و هەروەها سەربەخۆی سندوقی خانشینی خانشینکراوانی سەنعەتی نەوت بوون. گوشاری ناوەندە ئەمنیەکان بۆ سەر بنەماڵە دادخوازەکان. لە ڕۆژانی ڕابردوودا
هێزە ئەمنیەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە مەبەستی دانپێدانانی زۆرم لێ لە پێشکامێراکانی سەدا و سیمای ڕژیم چەندین بنەماڵی دادخوازیان بانکێش کردووە. بەپێی دوایین زانیاریەکانیش بنەماڵەی ئەمیر محەممەد کوهکان لە گیانبەختکردوانی خۆپیشاندانی خەڵک لە شاری ئەزنا سەر بە پارێزگای لۆرسان بەرەها لەلایەن هێزەکانی داری سڵاتی ئەو شارەوە بانگێش کراون و پێیان ڕاگەیەندراوە کە ئەگەر خوازیای ڕادەستکرانی تەرمی ڕۆڵەکەیانن پێویستە لە پێش کامێرەکانی سەدا و سیمای ڕژیم دان بەوە دابنن کە کوڕەکەیان لەلایەن خۆپیشاندەرەکانەوە کوژراوە. بەوتەی سەرچاوەگادارەکانیش بنەماڵەوە گیان بەخت کردووە جەختیان لەسەرەوە کردوێتەوە کە ڕۆڵەکەیان لەلایەن هێزەکانی ڕژیمەوە کوژراوە و بە قسەی ناوەندە ئەمنیەکانیان نەکردووە. بەڵام مامێ و قارەمانە لەلایەن ئەو هێزانەوە ناچار بووە بەشداری لە پلانەکانی ڕژیمدا بکات. دوایین هەواڵ کۆبوونەوەی خانشینکراوانی تەمینی ئیجتیماعی لە چەندین شاری ئێران. ڕۆژ یەکشەمە 14 بەفرەمبەر کۆمەڵێک لە خانشینکراوانی تەمینی ئیجتیماعی لە شارەکانی ئەهواز، ڕەشت و چەندین شاری دیکە دژ بەوە دیناهاتنی بەڵێنەکانی بەرپرسان کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان خانشینکراوانی ناڕازی بەوتنەوەی دروشم دژ بە دەسەڵاتی گەندەڵی ڕژێمی کۆماری ئیسلامی و هەڵکردنی پلاکار، خوازیاری هەوسانسازی ئەقدەستەکانیان و کۆتایی هاتنی جیاکاری لە ئەقدەستەکان، ئازادی دەستبەجێی خانشینکراوانی دەست بەسەرکرا و دابینکردنی بێمەی دەرمانی کارامە، پێدانی هەقدەست و مەزایەت وەخراوەکان و هەروەها بایەخدانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانیان بوون. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست گەشتیاوڵەکانم پێشکەشکردن کات و سەتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.